سیانزە ساڵ ئەزموون چەندین هەلیکار یەک دیدگا پێشانگای هەلیکار لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی ساڵانە بەڕێوە دەچێت و دەرفەتێکی ناوازەیە بۆ فێرخوازان و دەرچوان تاکو لەگەڵ خاوەنکارەکانە کۆ ببنەوە و پەیوەندیەکی بەهێز دروست بکەن. We are looking for this opportunity to hire people from AUIS and our different career opportunities, along with presenting the other opportunities as internship in different disciplines. Lezan company works in the field of construction and trade. It's a construction materials company. We have the best quality and the convenient prices in our company. ئامان جێمە لە بەشداریکردن لەم پێشانگایەدا بریتێلەوەی کە دەرفەتێکی زیاتر بۆ گەنجان بڕەخسێنین و بتوانین سوود لە دەستی کاری ناوخۆ ببینین. Sardar Group is a leading automotive company and it is also working in some other fields like construction and hospitality management. FIB یەکەمین بانکی دیجیتاڵی عێراقە کە لە ئێستا نزیکی 7,000 یوزەری هەیە. We're looking for fresh blood here to bring us new ideas and also new innovations to our company. جۆب ستۆدیۆ ئەپلیکیشنێکە بۆ دۆزینەوەی هەلی کار و کاری فریلانسی بۆ ئەو کەسانی کە بەدوای کار ئاگەڕن بۆ دۆزینەی کارمەندان بۆ کۆمپانیانی کە بەدوای کارمەند ئاگەڕن. ئەم ساڵ پێشانگاکەمان لە 14 مانگی ئایاردا لە کاتژمێر 9 بەیانی بۆ 4 ئێوارە لە کەمپەسی زانکۆی ئەمریکی لە سلێمانی بەڕێوە دەچێت. ڕۆژی یەکەم تایبەتە بە فێرخوازان و دەرچوانی زانکۆکەمان. ڕۆژی دووەم کراوەیە بەڕووی هەموواندا. چاوەڕوانتانین.